لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵاوتان لێبێ خۆشحاڵم ئەم ئێوارێژ گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لەگەڵ سەرهەڵدانی یاخود دەرکەوتنی ڤایرۆس کۆرۆنا لە هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان سەرقاڵی کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی بوو لە دوای کۆنگرا ڕاستەوخۆ دوای کۆتایی هاتنی ئەو کۆبوونەوانە لەسەر ئاسە جیاوازەکان چ لە حکوومەت وە لە هەناو حیزبیشدا یەکێتی دەستی کرد بە جم و جۆڵ بۆ ئەوەی کە هاوکارێکی باش بێت لەگەڵ حکوومەتدا بۆ کۆنتڕۆڵکردن و ئیدارەدانی ڤایرۆسی کۆرۆنا ئەو بوو لە چەند ڕۆژی ڕابردوودا لاهور شێخ زۆنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی پارێزگاری سلێمانی و سەردانی دەربەنی خانی کرد هەروەها لە هەولێریش چەند چالاکێکی گرنگ ئەنجامدرا لە ناویاندا دەرباز کۆسرەد کارژێڕی ئەنجومەنی سەرکردایەتی لە بەشداری کرد لە هەڵمەتێکی گەورەدا وەکو هاندانێک بۆی کە خەڵکیش بەشدار بێت لە ئەوەی کە خوێن بۆ نەخۆشانی تالاسیما بەخشن ئەمە جگە لەوەی کە ڕێکخراوی مرۆیی مامیش هاتە سەرخەت و لە پرۆژێکی گەورەدا کاری بۆوت کردووە کە کەسانی کەم دەرامەت کۆمەک بکات بەرحاڵ لە تەوەری یەکەمی گەرما و گەرمدا قسە لەسەر ڕۆڵ یەکێتی دەکەین لەم قۆناغەدا هەڤاڵ ستران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمدا هەڤاڵ ستران بەخێر بیت لەم دوو بوارەی کە باسمان کرد هەماهەنگی کردن لەگەڵ حکوومەتدا بۆ کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەمان کاتدا لە ڕێگەی ڕێکخراوی مامەوە هاوکاریکردنی کەسانی کەم دەرامەت بۆ یەکێتی چۆن هەڵدەسەنگێنن بەڵێ ئێوەتان باش ئەو من و تۆ پابندین بە ڕێنمایەکانەوە بۆی خەڵبزانی هەڤاڵان یەکێتی پابندین بە ڕێنمایەکانەوە لە ڕاستیا دوای کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی چوارەم کە کۆنگرەی نوێبوونەوە بوو ئیتر ئەو ئامادەکاریانەی کە یەکێتی بۆی دەستگاکانی دەست پێ بکاتەوە تەوان ماوەیەکی خایەن هەرچەندە ئێستاش بەشێکی دەستگاکان یعنی بڵێن بەشی زۆری بڵێن پێکاتنەوەی دەستگاکانی یەکێتی کوردستان دەستی پێکردەوە بەشێکی ماوە بەڵام یەکێتی کەوتە سەرەوەی کە ئەو ئەرکانی سەرشانەتی جێبەجێ بکات ئەم چالاکیانەی کە ئێستا باڵانی یەکێتی کوردستان سەکرتایەتی یەکێتی هاوسەرۆکان و هەڤاڵ شێخ لاهور و هەڤاڵانی دیکەش لە هەولێر بەشێکە لە بەرنامەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە بەم تەنگژەیی کە ئێستا لە تووشی خەڵکی کوردستان و دنیا هاتەوە بۆی ڤایرۆسی کۆرۆنا ئەمە بەرچاوترین چالاکی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و کارەکانی ڕێکخراوی مرۆڤ دۆستی ماو ئەمانە هەمووی وەکو چالاکی کە دەرەکەون بۆ خەڵکی کوردستان کە ئێستا هەمووی هەموو کەس لە ماڵەوە سەیری تەلەڤیزۆن و سەیری سۆسیال میدیاکە بڵێن بەشێک وەکو کارێکی مرۆڤ دۆستی دەرەکەوێت بەتەنیا بەڵام لە ڕاستیە پێویستە و ڕاستی بڵێن کە ئەمە بەشێکە لە کاری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو مانایی کە کاری سیاسیت لەوە دەربچێت کە تەنیا بریتی بێت لە دەست بەسەراگرتنی دەسەڵاتدارێتی و حکومڕانیکردن و ملانی سیاسی ئاساسی سیاست خۆی بۆ ئەوە دروست بووە کە ینی بعدی خزمەتکردنی خەڵکە و بعدی خزمەتکردنی خەڵکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هێزی سیاسی لە کوردستانە بێگومان خزمەتکردنی خەڵکی کوردستانە ئەگەر ئێمە لەبێ بانە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشی لە سەرەتای دامەزراندنی و حزبێکی چەپ بووە و ئێستا ینی لە دوای ڕاپەرینیشەوە بۆتە حزبێکی سۆسیال دیموکرات و ئێستاش لە دوا کۆنگرەی خۆیان کە دەستکاری زۆر بنەماکانی و ساکشەری یەکێتی نیشتیمانی کوردستانی کردووە دەستکاری مەبدەئی سۆسیال دیموکراتی نەکردووە لە ڕاستیا بێ ئەوە تاکیدکردنەوە لەسەرەوەی کە ئێستا ئەمیشەی کە سەکرتایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستیان داوەتێ بەشێکی هەرە سەرەکی لە ئەرکی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ مانایی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاست وەکو خزمەتکردنی خەڵکی کوردستان سیر دەکا وەکو خزمەتی خەڵک سیر دەکا نەک تەنیا بعدی حکومڕانیکردن و تەنیا بعدی منوانی سیاسی و تەنیا دەستکەوتی سیاسی بگەینێت لەبەرەوە ئێستا خەڵکی کوردستان و چالاکیان دەبینن لەبەرەوە دەبینن کە خەڵک هەمووی لە زەحمەتی ژیان لە ماڵەوە دانیشتووە خۆی کەرەنتینە کردووە خۆی دەپارێزێ بۆیە دەرەکەوێت دەنا بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەتایبەتی لە دوای کۆنگرەی چوارەوە ئەوەیە کە ئیشی لەم بابەتە زۆرتر بکرێت. بەڵێ هەڤاڵستان ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی گرنگن لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە
نەدەکرێت ئەم کارەتان هەر لە ناو حکوومەتدا پەرە پێ بدایە ینی بۆچی مەبەستان بوو لە دەرەوە یەکێتیش ئەم کارانە ناخۆی ینی یەکێتیش من کوسم بەشدار لە حکوومەت و بە پێچوانی پروپاگەندانی هەندێک جار لە دژی یەکێتی لە دژی تۆ سیاسی کوردستانەکەیە وا لە قەڵەمەدرێکە نمایەتی حاشا بکە لە بەشداریکردنی لە حکوومەت دەکێتی بەشداری کرد لە حکوومەت و حاشەی ناکە و شانەشی پێوە دەکات بەقەدەر حەزمی خۆی قەبارەی خۆی بە گوێرەی دەرەنجامەکانی هەڵبژاردنەکانی کوردستانیش بەڵام پێویستە ئێمە ڕاستی بزانین کە بۆ حزبی ئاسایی بۆ حزبی کە هەڵپەی حکوڕانیکردنی هەیە ڕەنگە ڕاستی دنیاە حزب بەشداری حزب لە حکوومەتە کورد بکرێتەوە ینی بوونی حزب لە سیاست کورد بکرێتەوە لە ئەوەی کە حکومڕانی بەدەست بێنە بەڵام لە ڕاستیە بۆ حزب چەپەکان بۆ حزب سوسیال دیموکراتەکان بۆ حزبەکانی وەکیتنیش بەنی کوردستان کە ناوڕۆکی کۆمەڵایەتیانێت تەنیا ناوڕۆکی سیاسی نییە بەشداریکردنی لە حکوومەت یەک لە سەکتەرە گرنگەکانە گرنگە بەڵام یەک لە سەکتەرەکانە سەکتەری دیکەش هەیە کە بەشداریکردنی یەکێتیش بەنی کوردستانە لە کۆی پرۆسی سیاسی لە کوردستانەوە کۆی هەر بوارەکە یەکێتیش بەنی کوردستان توانێت تێدا بەشداری بکە لە حکوڕانیکردنی کوردستانە تۆدا بەشداری کە لە خزمەتکردنی خەڵکی کوردستانیشە و بەشێک لە بەشداریکردنی حکوومەتیش مەکسەر لە حکوڕانیکردن خۆوەرکەی دەسەرشانی دەستگاکانی کێتی لە مەسەر لە ئاستی محافەزاتەکانە لە ئاستی بۆ نمونە تا ئێستاکە بتوێنێتەوە زۆنی سەوزی کێتیژمانی کوردستان بەشداریکردنی بەشێک لە هاوپەیمانەتێکی تیژمانکوسان لە وەکو حزب کە بەشداریەکە لە یشەکانی مەسەن قامێتە بەشداریەکە لە یشەکانی محافەزەیە لە دەربەندیخانە لە ڕاپەڕینە لەو شوێنەی کە بڵێن ئەو یەکێتیم کارێکە کردووە بەم ژۆرە ئیشەکان دوو ڕەهەندەیە یەکیان لە ڕاستی سێ ڕەهەندەیە یەکیان بەشداریکردنی کێتی حکوومەت دەستگاکانی حکوومەت ئەوەیە کە وا دەبینن لە دەستگاکانی حکومڕانیە لە پۆلیسە لە ئاسایشە لە پێشمەرگەیە لە دەستگاکانی تەندروستیە دیوی دووەمیان ڕێکخراوەکانی وەکو ڕێکخراوی مرۆیی مام و دیوی سێمیشیان بەشداریکردنی ڕاستەوخۆی سەکردارەتێکی تیژمانی کوردستانە لە پرۆسی چالاکی چاودێریکردنی ئەو خزمەتانەی کە حکوومەت و دەستگاکانی پێشکەشی دەکەن و کۆی بینن و ئێستاش کە یەکێتیش مەکسان دەستی داوەتێ بڵێن لە چالاکی کۆمەڵایەتی وەکەوەی کە هاوکاری خەڵکی کوردستان بەشداریکە لە ژیانی ئەندامێکردنی بەشێک لە پێداویستەکانی خەڵکی کەم دەرامەت لە مۆزەی کە ژیان بە جۆگەکان ڕاوەستاوە بەڵگەیەوەیە کە یەکێتیش مەکسان لای کردوێتەوە لا دەکاتەوە لە بەرنامە کۆمەڵایەتی خۆی لە ناوەڕۆژی کۆمەڵایەتی تیژمانی کوردستان بەشێک لەو شتانی کە ئێستاکە هەیە بۆ نمونە یارمەتیدانی خەڵکی کەم دەرامەت تەنیا یارمەتیدانی خەڵکی کەم دەرامەت دێ بمانە تەبەقەکەی بمانە چیرهایەتەکەی بەڵکو مانەوەی کە لە کوردستان هەندێک مەفاهیم هەیە کاک یوسف وا دەزانین مەسەن بۆ نمونە خەڵکی کوردستان بریتین تەنیا لە فەرمانبەرەکانی ناو دەستگاکانی دەوڵەت وا دەزانین بەشداریکردنی ینی خەڵکی کوردستان تەنیا بریتین لەو کەسانی کە موچەخۆری حکومڕانیکردن تەمان وڵاتی ئەمە خەڵکی زۆری موچەخۆری هەیە ئەوە کاری تاریخی خۆی هەیە عێراق وڵاتێکە کە ینی وڵاتێکی نەوتیە لە فترەی لە فتاتەکانە ینی ژیانی وزەرانی خەڵک ئەتمادەکە سەر موچە و لە کوردستانیش ئەو ڕۆتە بەردەوام بوو هەم لەبەر بەنامە کۆمەڵایەتەکان حزبە سیاسەکان هەم لەبەرەوەی کە حکومڕانیکردن لە منتیقی هەروە بووە کە ینی خەڵکی زۆری ژیاندووە بەڵام لە ڕاستیە خەڵکی کوردستان بریتینین تەنیا لە موچەخۆرەکانی لە هەموو تەبەقاتەکانی موچەخۆری لە تەبەقەکانی و کۆڵێن موچە زۆرەکانەوە تا موچە کەمەکان لە پەناوانی خەڵکی دیکەش هەیە ئێستا تەنگژەیە دەری دەکات تەنگژەی کە خەڵک کەرنتیناکرێت لە ماڵەوە و ناچارە بێت لە ماڵەوە دانیشە دەرەکەوێت کە خەڵکی کرێکارە خەڵکی دوکاندارە خەڵکی کاسبکارە خەڵکی لە بازاری شەکە ینی ئەو تەبەقاتانی ینی خەڵک کە بڵین ئێمە زۆر جار لەبەرەوەی کە وەکوتم سیستەمی مۆدل لە کوردستانە مۆدلی فەرمانبەری بووە خەڵک زۆر ئەوە لەبی دەکات کە خەڵکی کوردستان بەشی زۆری خەڵکی کوردستان لەسەر گوزارانی خۆیەتی ئەو پیشانەی کە باسەکردن لە پرۆگرامی یەکێتیدا بەتابەت کە پێش ڤایرۆس کۆرۆنا ئامادەکراوە ئێوە جێگەتان بۆ کردنەوە
بۆی کە کاریان بۆ بکرێت و تەنها موچەخۆر ئەژمار نەکرێت لە وڵاتە خۆی ینی ئەم بەنامە نابێت بۆ یەکسان بۆی کە بڵێن مەسەن بۆ لە فەرمانبەر کەم بکەینەوە ڕەنگە بەنامێک فراوانتر بێ خۆزانی دەنم لە قساس لە اقتصاد هەیە دەزانین بەرنامێکی اقتصادی دوورمەودایە کە چۆن بتوانی بۆ نمونە کەرتی تایبەت بژێنیتەوە گەشەی پێ بدەی بەشداری خەڵک لەو کەرتەیە زیاتر کە لە کەرتی بیرۆقراتی دەوڵەتدارەتی یانی کە بردی وڵاتیان بڵێن کە فەرمانبەریە بەڵام لە ڕاستیات هەموو تەنگژەیەک دەرفەتێکە بۆ بەخۆدا چوونەوەش ئەم تەنگژەیە دەری دەخا کە خەڵکی کوردستان ئەرەوە کرێسە خەڵکی زۆر ینی بڵێن ئەتبادەکە نیشانی دەدا کە ئەتبادەکە سەر کرێکاری ئەتمانەکە سەر کاسبکاری ئەتمانەکە سەر دوکانداری ئەتمانەکە سەر کەرتی تایبەت کە بڵێژیان و هەموو بوارەکانی کەرتی تایبەت ئێمە هەندێک انطباعی کاتێتی بیگۆڕین مەسەن کەرتی تایبەت بریتینە لە سەرمایەدارێک یان دەوڵەمەندێک لە کەرتی تایبەت ئیشەکان بریتێ لەو توێژە فراوانەی کە لەو کارگە و لەگەڵ ئەو مؤسساتانەی ئیشەکەن و ئەوانەش تۆ ناتوانانی بەوە لە قەڵمان دەی بڵێ کە بەشێکل لە سەرمایەداری یان بەشێکل لە سەرمایی بەڵکو ئەمانە بەشێکل لەو خەڵکانەی کە ژیانی خۆیان بەدەستی خۆیان دابینەکەن نامانە بەشێک لە فەرمانبەری دەوڵەت کە تۆ بڵێ دەوڵەت ئێمە با بەڕێوە و نا بەشێکشن لە سەرمایەداری تا بڵێ وەڵا کەیفی خۆیانە چایان دەرێ بەجیر و جەهەنەم سەرمایەداریە و ئەم مەفاهیمانەی کە لە نێوان لوکەوانەدا وای نیشان دێن خەڵک حەقمان نییە بەسەرانەوە دەرێک لە ڕاستیە ئەوە کە خەڵکی کوردستان لە تۆڕەکانی سوسیال میدیا لە جۆرەکانی گوزەران دەری دەخا یعنی ئەوە نیشانەدا کە ئەم کەرەنتینەکەی تاوا دەبێت چێ سەر کاسبێک خۆی بەڵگەیەوەی کە خەڵکی کوردستان لە ژینگەیەکی تەندروستە ئەژین هێشتا کە هێشتا بەشی زۆری خەڵک بینەوە کەسەر معیشەت و ژیانی خۆی سەرکارەکانی کوردستان کە بەشداری دەکات لەم پرۆسەیە بەشێک لە ینی چۆن ئێستا بڵێن لە زۆربەی وڵاتەکان حکومت بی لەوە دەکاتەوە ژیانی مەسە خەڵک ئەوانەی کە کاسبکار و ژیانی بڵێن لە دەرەوەی مؤسساتی دەوڵەتی شەکەن ڕێکخاتەوە دابین بکە کە ئێستا یەکێتیش ئەو ئەرکابێت ئەستوی خۆی میوادانی حکومت و دەستگاکانی بگرێت ئەو ئەرکانی کە یەکێتی خستوی خۆی هەواڵستان یعنی کەواتە ئێوە ئەرکی خۆتان جێبەجێ کردو وەکو حیزب نەکارێکی زیادەتان کردبێ یعنی هەر ئەرکی یەکێتیش کوردستان ئەوەیە یعنی وەکوتم حکومڕانیکردن بوارەکە لە بوارەکانی یەکێتیش کوردستان بوارەکانی دیکە خزمەتی خەڵکی کوردستان لە بوارەکانی دیکە یعنی سەڵی پێویستە و ڕاستیە بزانین کە بۆ حزبی سیاسی وەکوکیتی نیشتمانی کوردستان حزبێک بۆ توراسی کە لەسەری دامەزراوە کە لە ناو خەڵکەوە کەرەستەوە ڕێگەیە لە ناو خەڵکەوە ئیدامە بەخۆی دەدا تەنیا سڵی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ خەڵکی کوردستانە دامەدەستگاکە لە حکوومەت نین کە ئەهمیەتیانە گرنگە نابێت بکەن حتى دەستگاکانی حکومەتی یەک ئاستین مەسەن تەنیا حکومەتی بڵێن مرکزی بڵێن بەغا یان حکومەتی اتحادی بەغا یان حکومەتی هەرێمی کوردستان نییە بەڵکو حکوماتە محەلەکان کە ئێساکە لە ڕاستیە لەو هەلومەرجێکی خۆتی زانی مەسەن بۆ نێوان پارێزگەکان ڕاوەستاوە لەبەر خۆپارێزی لەم نەخۆشیە و سنووردارکردنی هاتووە لە نێوان پارێزگاکان نێوان شارەکان و قەزاکان ئەهمیەتی حکوماتە محەلەکانی دەرەخاتەوە و هەمیەتی دەوری حزب سیاسەکان ئەگەر بیانەوێت حزبی سیاسی هەر حزبێک بێ بێگومان ئێمە معنیم بە یەکێتی نیشتمانی کوردستان فرسەتێکی زۆر باشە بۆ جێبەجێگرتن بەشێک لە بەرنامە کۆمەڵایەتەکە یەکێتی نیشتمانی کوردستان بەرنامەیەکی هەیە کە یعنی لەم کۆنگرەی چوارەمی خۆیان ئەپدەیتی کردەوە بەرنامەیەکی نیشتمانی کوردستان زۆر بەعدی کۆمەڵایەتێک دێتەوە خۆی و پێویستەوە وا تعامل نەکەی لەگەڵ ئەم پرۆسەیە بەسە بۆ نەبەژاریکردنی یەکێتی نیشتمانی کوردستان لە بواری تەندروستیە یان لە بواری خێرخوازیە یان لە بواری چاکردنی گوزارانی خەڵکە بە تەدەخل ژیانی تدخل لە کاری حکومت لە قەڵام بدرێ و حکومەتش ئەم شتەی نەوتووە بەعکسەوە ئەمە وەکوتم جۆرەکە لە هاوپەیمانیەتی دیکەی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ حکومڕانیکردنی کوردستانە لە ئاستی دیکەیە بۆیە مەیدان زۆر فراوانە لە بەرامبەر یەکێتیەکان لە بەرامبەر یەکێتی نیشتمانی کوردستان لە بەرامبەر سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان کە بە شێوەی جیاجا خزمەتی خەڵکی کوردستان بکە یەکێ لەو بوارانە کە ئێستاکەیە ینی ئەم بوارەیە ئەم تەنگژەیە کە ئێستاکە لە کوردستان وە حزبی سیاسیش لە تەنگژەیە دەرەکەوە لە ئیسراحەتی و لە ڕاحەتی و لە ئاسایی ژیانە لە جادەی قیرا هەموو حزبێکە توانێت کوردستان لە جادەی قیرا تەڵخۆ حەزەکەین جادەی قیر بێ حەزەکەین ژیان زۆر ئاسایی بێتەوە بەڵام کە ینی هەموو تەنگژەیەش لە ڕاستیە مەفهومێکی سیاسی و ئابووریشە هەموو تەنگژەیەکیش
فرصتك بو تحدى بو يعني هنري سياسه كدن وهنري خدمه هذا سران لما مرحله هيش حزبك هندية كيتي بمجورة كاري نكردوا بيت الميدان يعني بديوة كترا قصة سر أوية كا يكيتي تداخلي لكارا كاني حكومة تاكردوا توصل نزوج شيء لسر أوية نا بوشي خوي كيتي مثلا بونمنا برا يعني بوننا قائم نيرسو يشير بكا كيتي بلا توميكا اسم مثلا شاري وسلمان قائم أخي يعني الشيخ خويا لسي كيتي شمالي كل سنة يعني شيء إيش كدناكي نمونية خليش كل زمان باسكا وبلونا باسكا لبروي كذي مثلا إيش تدخل إيش قائم قامكي خويناك يعني مثلا بقولنا بارزة سبعين كاس الاستي كورانا يعني شيء بشتوان شيء بدي بشتوان شيء دكا وبس هاوسروكي كتيش مثلا كسرداني كرد يعني بو بشتواني كدني لبرو نابي مواتب جين كي كتيش مثلا خوي أو حقته بزاريت ك مجالي خصبت كدني خلق كردستان او دفرة ولا بردمكيتي نقل بردمكيتي لبرده مو كسك كبي خصبت بكا ناك تدخل بعكس ودكات بنمونيك بتوك الموكاكين وينك تتني نموني لما تخيس لماني يكتي بيوندكاني يكتيش مثلا كرد بشوي يشتي لقال حكومتي عراقي لدواي وزيكر بوكا زوم متوتر بوانيا بلا تودي قد بدا ام تنجيه او هناك هذالان كيديش مكسان او كامبينيك هذالان كيديش مكسان لكن دستيان دعوتي بو خدمت كني خلق بو خدمت يعني بيغاندني يارمتي بخلق كردستان لك شاري كرفوكا يعني حكومتي عراق شيء حكومتي كربوشي انا بس تدخل زي محافظه بوكالتها صوتو يك شيء لغل كيديش مكسان كذا كيديش مكسان كواتا خلقي كروك هيتي شوكي يعني كديش ما مثلا زويني انتخابات كاني بردوت ولا كركوكا وخلقي كروك زويني كردكي يكيتيش يكيتيها يعني اي جنا شارع بالقلم تعامل كتوم لحظك بارزغاري كركبيني لم كابينا بجداري كقصدك على الدوان ده كحكومتي اتحادي حكومتي كلا بندسي كيتيش ما كتنيا حكومتي كربة تايبتي ك يعني خد زي محافظ لك اللي كتير قرار اللي كتير بلام جبل جنكين ركوت لك مداخوا وكل شباب حتى وكو عراق انجماني محافظات كان يلبش عندها وقد قد بدا كاكين يستل عراقي شاخري كمفهوم قد بيشو ك انجماني اتحاد كان هل يعني دس بكرته دس بكار بكبوي كان خدماتي محلي تقديم بكابو بارزغا كان اما مفهوم دريد خاكا إيش كان يكيد جماعة كان لا مفهوم لا مركزية تحكم الحكوراني كدن لا بجداري فراوان كدني بجداري كدني خلق وفراوان كدني بجداري حزب سياسي لا حزب سياسي لا خلقه يا من نابي تيران نص حزب سياسي بريتيب الثانية لا حزبك لسلطة ده يكيد جماعة أمره لسلطة رنج بعين لسلطة نبي حزب ديك الشيء لسلطة نبوه سبجداري للسلطة حزب هي لسلطة بو درجوا لسلطة بو قرابته ولا بدوا يعني بيوسع مفهوم للحزب السياسي ما يكسان لكن بمفهوم لحزب حكومراني يعني عند صلاة وكون دي جار عندك يعني لومبون اوبوزيسيون يعني شوي دريف خانك يعني حزب واتا سلطة حزب واتا بشني واتا سلطة حزب واتا الكومرغي مدني واتا بجداري كومرغ لا بريو بدني جاني خوي دا كم بيوم اسي كيتيش اورك جبل جدك بله حد استعباد بو اركا ايوكو يكيتين اجتماعي كردستان روي كاري حزبات الرقا كانوا يعني كارا حزبك خوتانا كانوا بجداري شن لحكومه دا اي سام يعني ويك يسا لم قنا غدا هي يمام تنجيتي برين من ناتو من سر عين دقصب كم تشوكا لبين ما نتشيكا دواي ام اسايبوني باردوخي سياسي كردستان كوتاتيني كارنتيني كومالاتي كوي خرجي كردستان بيقواني كنيش مثلا كوملوكاين دس بيدكاتا ولو كاتا برنامج برين خناغيتيش دس بيدكات لبروا لا تعمل جاتيوان حزب كشمان خزاني يعني وتبيجي هي ويني خو هي بلا من يعني نعم بس كان من زيادة اللسان أو الركن أنا بقول أداء كاري حزباتي كردد كسان لمرحلة دات وشوك لدواي يعني من لشان برنامج تيجي باس ما كل واقع كتيجي بني كسان لمرحلة دات و ده مرحلة يقبل إما تاريخي كتيجي بني كسان لبينا كان قبل الرابط دويش ما نكدو ولا مود عشتي زورا كان بلام كتيجي بني كسان كم يوم بتوا لكونغري نوب نوال لمرحلة دات و بيومايا خلق كتيك بينه كتيجي تازة بينه كل بروحي كتيجي جاران بلام شيء تازة دكا كم بيومايا أو كالتوري كا جنا إمام جلال بجي شغوي كتيش ما مكسان أو روحي كيس سكداتي كتيس سكداتي جنش حياتي من بيما بشي زوري أول كان جب جدك إما من نمونيك بين موكاكين
بۆی خەڵکی ئەم شتانی کێسەیەکی دەکا بە تەکنیک تازێ دەنا بەشێک لە ڕۆحێکی نیشتیمانی کوردستان. ساڵی 2007 قسەیەک هەبوو لە سلێمانی کە ڕەنگە هەتای کولۆرە بڵاو بێتەوە لە سلێمانی لە قیمەی کە دەسەڵاتدارەتی نیشتیمانی کوردستان و حکومڕانیکردنی عێراق و بجای داهاتە قسەیەک هەبوو کە ڕەنگە بۆ نمونە نەخۆشیەکە بێ نەخۆشی کولێرە لە کوردستان سەرەڵداتە بە تەبدیل لە سلێمانی. جەناب ئیمام جەلال لە سلێمانی بوو کۆمەڵ لیقاعاتی بوو لە بەغدا کە ینی خۆ دەزانین بەشێک لە لیقاعاتەکان بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان شیعە و سونە بۆ کاتێک ینی بەردەوام کێشەیان هەبوو ڕیاییدا ئێساش لە بیرمان ڕوونکردنەوەی ڕاگەاندنی سەرۆک مام جەلال بڵاو کرایەوە کە مام جەلال ئەم هەفتەیە لە سلێمانی دەمێنێتەوە بۆ ئەوەی لەگەڵ گەلەکەیە بژیت وەناو خەڵکی کوردستانە بژیت. ئەمە بەڵگەیەوەیە کە ینی کە حتا وتبووی کاتی زۆرمان هەیە بۆ کۆبوونەوە لەگەڵ بەغدا بەڵام هەفتەیە لە سلێمانی هەفتێک لە سلێمانی مایەوە وەکو چۆن ینی سەرۆکەکانی دنیا کە سەفەرێکی گەوریان لە پێشە بێ بڵێن دوای دەخەن کە وڵات تووشی تەنگژەیەکە بێ سەرۆک مامجان نەک ینی دوای خستنە خۆی عێراقیشە هات لە سلێمانی ئەو هەفتەیە لە سلێمانی بەسەری برد. ئەم ڕوحی ئێستا سەرکردێکی نیشتیمانی کوردستان و سەرۆکایەتێکی نیشتیمانی کوردستان دەیکا و سەرکردەکانی کەتی دەیکەن ئەبێ درێژبوونی هەموو ڕوح بێ دەنا ناکاتە نوێبوونەوە و من پێم وایە دەکاتە نوێبوونەوە چونکە سەکردارێکی بەتەمام بەڵێ لەگەڵ هەموو ئەو ئەرکە گرنگانەی کە باسە کردکرێت تەنیش حکوومەتەوە ئەرکە حیزبەکەی خۆتان جێبەجێ کردووەکو یەکێتی ئەم ئەرکە حیزبیانی یەکێتی زۆرترینیان لە سلێمانی و هەولێر و کەرکووک دیارە لە پارێزەکانی دیکە کەمتر هەستی پێکرێ بەپی قۆناغا نیشتیمانی کوردستان بەتەمای لە شنگالیش هەواڵ باڤل تاالبانی هاوسەرۆکێکی نیشتیمانی کوردستان بڕێداوە کە ینی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ جێیەکێتی نیشتیمانی کوردستان بۆ شنگالیش خستەخانێکی وا دروست بکرێن. من هیوادارم کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پەیوەندی باشی لە ناو پرۆسی سیاسی کوردستان و سوڵتە و دەسەڵاتی خۆی ینی ئەو کارە خزمەتگوزارانی بگەێتە شوێنەکانی دیکەی کوردستانی بۆ من پێم وان نییە کە ئەکەرێکی دەست بۆ کارێکی وا بەرێ ینی ئەو کەسانە ینی ناجح بن لەوەی کە پەچی بخەن چونکە ینی ئاشکرایە کە ینی پەخستنی کاری خزمەتگوزاری لە هەلومەرجێکی وەک ئێستای کوردستانە مانای زۆرە بێت وە پێشمای خەڵکی کوردستان ئەم جۆرەشانە لەبیر ناکرد. هەڤاڵ ستران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە دوای ناوەڕێ گەرما و گەرم بەردەوامە بێ لەگەڵماندا بمێننەوە. وەڵامی پەیوەندی نەخۆشەکانمان دەداتەوە. پزیشکانی بەشی منداڵان 1970 584 74 27 پزیشکانی بەشی ئۆنکۆلۆجی 1970 584 74 37 پزیشکانی بەشی خوێن 1972 334 39 87
جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان لەگەڵ سەرهەڵدانی ڤایرۆس کۆرۆناوە بە تایبەت لە دوایەوەی کە بابەتی کەرەنتینەکردن دەستی پێکرد لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی بەردەوام بوون لە کار و چالاکیەکانیان و لە 12 مانگی ڕابردوو حکوومەت کە کردیە پشوو ئەو لیژنانە پشویان وەرنەگرتەوە بەڵکو زیاتر لە جاران و ئەرکەکانی خۆیان جێبەجێ کردووە بۆیە پێویستە قسە لە سەرکاری ئەو لیژنانە بکرێت بە هاوشان لەگەڵ ئەو تیمانەی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا چ لیژنە هێزە ئەمنیەکان بێت چ تەندروستیەکان بێ پێویستی شە لیژنە هاوبەشەکانی قایمقامەت قسەیان لەسەر بکرێت. بەڕێز سالار مستەفا دامی لیژنەی باڵای قایمقامەتی سلێمانی لە ستودیۆ لەگەڵمدایە. بەڕێز سالار بەخێر بێیت. لە ماوەی ئەو مانگەی ڕابردوودا تا چەندە سەرکەوتوو بوون لەو پلان و ڕێنمانی کە بۆتان دانرا بوو لە ئیدارەدانی کارەکانتانە؟ سڵاوتان لەبێ، زۆر سپاس کاک یوسف. بە خۆشحاڵیەوە لە ڕاستیدا ئەوەی کە جێی سەرنج و جێ باسکردنە چ ئێمە چ تەواوی دام و دەستگاکانی دەوڵەت پێم وایە لە تەسەوراتی ئەوەدا نەبوون کە بەو شێوەیە ئێمە بتوانین ئەو ڕێنمای و ڕاستپاردانی کە دەرکراوە لەلایەن جیهاتی معنی لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بڵاو کرایەوە تەعمیم کراوە ئێمە ئیشمان لەسەر کرد، یاخود کەرتی تەندروستی و کەرتی ئەمنی لە هەرێمی کوردستانە ئیشی لەسەر کرد. لە قۆناغەکانی یەکەمدا ئەتوانم بڵێم بە دەنگاو هاتنێکی زۆر جددی و باش و ئەرێنی بوو و هەموو ئەوەش دەرەنجامەکەی ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوە ببینین ئەو مەسلەی قەدەغەی هاتوچۆ و خۆپارێزی و کەرەنتینەکردنی هاوڵاتیان و خێزانەکان لە ماڵەکانی خۆیاندا. لەگەڵ ئەوەی کە بڕیارەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامەت و پارێزگای سلێمانیش ئەو بوو کە بەشێکی زۆری شوێنەکان داخران، واتە ئەو شوێنانە ئێوە کەمتر سەرداتانەکردن. لەگەڵ کەمبوونەوەی شوێنەکاندا ئێوە توانی بوتان کۆنتترۆلی بازاڕەکان بکەن؟ بە دڵنیاییەوە ئەتوانم بڵێم ئێستا لەم چەند ڕۆژەی ئەخیردا پابەندبوونێکی تەواوەتی ئەبینین چ لە تەواوی ئەو شوێنانەی کە هەم ڕێگەپێدانیان بۆ کراوە بۆی بکرێنەوە کار بکەن و پێداویستی ژیانی ڕۆژانەی خەڵک دابین بکەن، هەم لەو شوێنانەشی کە نەکراونەتەوە هەندێک جار لە کۆڵانێک لە شوێنێکدا ئەتوانی بڵێ هاوڵاتیەک پێی وایە لەبەر ضرورەتێکی هاوڵاتیەکی تریا لەبەر ضرورەتی ژیانی خۆی دێ دوکانەکەی یا شوێنی کارەکەی بە نایاسایی یەکاتوان هەموو توان بڵم لە ڕۆژێکدا ڕەنگە چەند حاڵەت و چەند دیاردێکی وامانە بێ. ئەوەش بەردەوام لە کۆتایی و لە بنەبڕدایە ئومێد دەکەم هاوڵاتیان بەو نەفەسە و بەو نەمەتەی کە تا ئێستا لەسەری ڕۆشتین و ئێمەش بە هەمومان پێکەوە لەسەری بەردەوامین وگەینە قۆراغێکی دڵخۆشکە لە کۆتاییدا. ئەو شوێنانی کە ڕێگە پێدانیان هەبوو کە بکرێنەوە تا چەندە پابند بوون، ینی سەرپێچیان هەبوو ئێوە بکو لیژنەکان دایان بخەن؟ لە چەند ڕۆژی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوو زائیدەن لە سەرەتای قەدەغەی هاتوچۆوە تەواوی ئەو شوێنانەی کە کراونەتەوە و فەرمانی کردنەوەیان هەیە بۆ لە پێناو بەرژەوەندی خەڵک بە شێوەیەکی گشتی توانم بڵێم پابند بوون. هەر شوێن کارێک کە پێداویستێک سەرەکیەکانی ژیانی ڕۆژانی خەڵک دابین ئەکات پابندی یاسا و ڕێنماکان نەبوو بێ بێگومان پسۆڵەی سەرپێچی بۆ کرا و ئیجراعاتی یاسایی خۆ ئەگەر سەرپێچەکەی بە شێوەیەک هێندە گەورە بوو بێ و کاریگەری ڕاستەخۆی هەبوو بێ لەسەر ژیانی خەڵک یاخود کاریگەری ڕاستەخۆی هەبوو بێ لەسەر مەترسی بڵاو بوونەوەی کۆرۆنا پاڵپش بە ڕاستپەردوو ڕێنمای وەزارەتی تەندروستی بێگومان ئێمە لە شوێنی خۆیدا بە فەرمانی جەنابی قایمقام جەنابی پارێزگار ئیجراعاتی یاساییمان لەگەڵا کرد و دامەخستووە. بەڵێ ئێوە لەگەڵەوەی کە فەرمانبەری حکوومەتن حکوومەت کردیە پشوو بۆ تەواوی فەرمانبەران، بەڵام ئێوە بەردەوام بوون لە کارەکانتان تا چەندە دەستگاکانی هاوشێوەی ئێوە وەکو یەکتیم کارتان کردەوە سەرکەوتوو بوون لە کارەکانتانە؟ بڕیاردان لەسەر سەرکەوتوی ئێمە هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵک دەتوانێت بیدا. ڕەنگە لە داهاتوودا کۆمەڵانی خەڵک بە ویژدانەوە بڕیار لەسەر ئەمە بدەن هەروە حکوومەت و جیهاتی معنی بزانن کە ئێمە چیمان کردووە. ئێمە شتێکی ئەوتۆمان نەکردووە، نەمنەت بکەین بەسەر هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵکدا، فقط ئەرک و واجباتی خۆمان بە دەر لەوەش مەسئولەتێکی ئەخلاقی و ئینسانی خۆمان بەرامبەر بە گەلەکەمان جێبەجێ کردووە. خۆت باش دەزانی کاک یوسف تیمە هاوبەشەکان یا لیژنە هاوبەشەکانی قایمقامێت پێک دێ لە تەواوی ئەو دایرە و فەرمانگانەی کە ئیشوکاری ژیانی خەڵک ڕێک دەخەن و پەیوەندی ئێمە وەکو دامودەستگای دەوڵەت لەگەڵ هاوڵاتیان و پیشەوەرانە ڕێک دەخەن.
لیژنەکانی قایمقامێت کارمەندەکان و تیمە لیژنەکان پێک دێ لە 220 کەس پێک دێ لە 38 لیژنە تەواوی ئەو دائیرانەی کە پێویستە لەم لیژنانەدا نوێنەریان هەبێ بە یەک تیم بە هەماهەنگی و بە پشتیوانی و بە سەرپەرشتی چ جەنابی پارێزگار بەڕاستەخۆ جەنابی قایمقام و هەروە ئاسایشی سلێمانی و تەواوی دامەزگاکانی تر ئێمە بە یەک تیم هەماهەنگین و کار دەکەین. قورس نەبوو بۆ ئێوە کارکردن لە کاتێکدا خەڵکانێکی زۆر خۆی لە ماڵەوە کەرەنتینە کرد بوو ئێوە ئەو ئەرکەتان جێبەجێ کرد؟ بۆ ئێمە قورس نییە، ئێمە نیگەرانیش نابین ڕەنگە هەندێک هاوڵاتی پێی وابێ لە سۆنگەی تێگەیشتنی خۆیەوە ئێمە زەربەمان لە بەرژەوەندی کەسانێک دابێ یاخود کار ئاسانیمان بۆ کەسانێک کردبێت کە ئێمە ئەسڵن حکوومەت مەسوولە بە ضرورەتی زانیوە ڕەنگە سەرنج و تێبینیەکی دابێت لە ئەکاونتەکەی خۆی لە تۆڕە کۆمەڵاتەکان لە سوسیال میدیا، بەڵام بە دیوە عامەکەی ئێمە قسە لەسەر کۆ ئەەکەین قسە لەسەر گشتی ئەەکەین. من پێم وایە ئەوەندەی دەستخۆشی و سپاسگوزاریمان بۆ هاتووە هێندێ ڕەخنەمان لێ نەگیراوە. بە کۆی گشتی ینی لە ماوەی ئەم مانگی ڕابردوودا ئەو ئاستەنگانە چی بوون کە هاتنە بەردەم کاری لیژنەکانی ئێوە؟ لە ڕاستیدا با هەم بەسەلەی ئاستەنگەکان تەنها لەو خاڵەدا کۆی نەکەینەوە کە پێمان وابێ ئاستەنگەکان یا ڕێگریەکان تەنها لە لیژنەکانی قایمقامێت کراوە. هاتنە دەرەوەی هەموو هاوڵاتیانە یاخۆت پابەند نەبوونیان هەموو ئەو هاوڵاتی و خێزانانەی کە یاساشکێنیان کردبوو یاخۆ پابندی ڕێنمایەکان نەبوون و لە قەدەغی هاتوچێ هاتوونەتە دەرەوانێ طبعاً ئەوە شکاندنی بڕیار و ڕێبنایی و ڕاستپاردەی تیمی ئۆپراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای لە پارێزگای سلێمانی یاخود ڕێنمایی و ڕاستپاردەی حکوومەتی هەرێمی کوردستان. ئاستەنگ بۆ ئێمە کارێکی ئەوتۆر ڕووی نەداوە کە شیاوی باز بێت. ئەتوانم بڵێم من ئاسوودەم، من خۆشحاڵم کە شخصی خۆمێکێک لەو کەسانی کە لەو بڕوایدانە بووم خەڵکی ئێمە بۆ شێوەیە پابند بن. بەبەست چی لەوەی کە هاتنە دەرەوەی خەڵک ئاستەنگێک بێ لەوانە لەو کارانێکی ئەوە کردوتانە بە دیوەکەی تریا هاتنە دەرەوەی خەڵک ئاستەنگی بۆ ئێوە دروست کرده بوو؟ ئاستەنگی ڕەنگە بۆ خودی لیژنەکانی قایمقامێت دروست نەکردبێ، ئاستەنگی بۆ تیم و هێز ئەمنیەکان برایانی ئاسایش و پۆلیس و تەواوی و هێز ئەمنیانەی ترکە ئەرکیان چاودێریکردنی پرۆسی قەدەغی هاتوچۆیە. بەڕاستی ڕەنگە خۆشت بزانی کە دروستکردن و دانانی ئەو هەموو مەفارزە تێچوو مەصرفێکی ئەجگار زۆری ئەوێ، ئەمە ئیدامەدانی ئەوێ، ئەمە چارەسەرکردنی هەموو گرفت و کێشانەی ئەوێ کە ڕۆبەڕووی ئەو تیمانە بێتەوە کە ڕۆبەڕووی ئەو مەفارز و بازگە وەختیانە بێتەوە کە لە ناو شەقام و کۆڵانەکانی سلێمانیادانێن هاوڵاتیان خەڵک هەیە مەسەلەن لەوە تێناگا کە ضرورەتی مانەوەی چەند گرنگە لە ماڵەوە یاخود هەندێک جار پاساوێکی ناڕەوای هەیە لە هاتنە دەرەوەکەیدا. ئێمە هەر زۆر جار جەنابی قایمقام خۆشی کردیە نوکتە کە داواکاریەکانی خەڵک لە هاتنە دەرەوەیان لە ماڵەکان و بۆ سەردانیکردنی کۆمەڵە شوێن بوو بە قسەی خۆش و نوکتە و باسوخواسی ناوتەڕۆ کۆمەڵایەتیەکان. بێگومان هەموو ئەمانە بە جۆرە لە جۆرەکان ئاستەنگن، بەڵام هەر کەسە و بەپێی سیفەی ئیشەکەی خۆی بەپێی کار و وەزیفەی خۆی لە ئەو ئەرکەی پێی سپێرداوە لەم قۆناغا سەخت و دژوارەدا دەتوانێت باز لە حاڵەتەکان بکات. بەڵێ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە ماوەی 10 ڕۆژی دیکە قەدەغی هاتوچۆ درێژ بکاتەوە. پێتان وایە ئەرکێکی قورسترتان نەکەوێتە سەرشان لە ئیدارەدانی ئەم چەند ڕۆژەی بازاڕەکاندا؟ ناتوانم پێشبینی بکەم، بەڵام ئەتوانم بڵێم دوسێ ڕۆژە پێشتریش باسم کرد تۆزە پشوویەکی کەممان داوە وەلو ئێستا من لە دەوامەوە هاتم بۆ ئێرە دا ئێرەش ئەگەڕێمەوە، بەڵام ئەو سکاڵا و سەرپێچی و ناڕێکیەی کە لە سەرەتای قۆناغی جێبەجێکردنی پرۆسی قەدەغی هاتوشە و دەوام ڕاگرتن و خۆکەرەنتینەکردنی هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا ئەوەی کە لە سەرەتای پرۆسەکەدا هەبوو ئێستا نییە. ومێت دەکەم ئەم دەڕۆژەش هاوڵاتیاندان بە خۆیاندا بگرن لە پێناو ئێمەنا لە پێناو پاراستنیژی و سەلامەتی خۆیان و خێزانەکانیان. بەڵێ بۆ بەرژەوەندی خەڵک و پاراستنی خەڵک بە شێوەیەکی گشتی چ شتێک زۆر گرنگە بەتایبەت کە ئێوە ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ بازاڕەکانە ئەکەن؟ فقط ئەوە ئێمە داوامان کردووە تەنها جێبەجێکردنی ڕاستپاردەکانی وەزارەت و دام و دەستگا فەرمیەکانی دەوڵەتە. بەڕاستی من ئاگادارم خودی بەڕێوەبەری گشتی تەندروستی و تەواوی تیمە تەندروستیەکان و تەواوی کارمەند و پزیشکانی تەندروستی کە لەم پرۆسێ و لەم قۆناغەدا زۆر ماندوون. ومێت دەکەم هەموو ئەو ڕاستپاردە و ڕێنمایانەی کە بڵاوی دەکەنەوانێ بۆ کۆمەڵانی خەڵک پابند بن ئەمە زۆر گرنگە و جێبەجێ بکەن.
ئەوەی کە ماوەتەوانەیە کە وەکو دەستگایەکی فەرمی دەوڵەت کە چاودێری بازار و دۆخ و گوزەرانی خەڵک دەکەین لە دابینکردنی پێویستەکانیان ومێ دەکەم تەواوی ئەو مارکێت و قەساب و نانەوە سەموخانانەی کە کراونەتەوە پێویستەکانی خەڵک دابینەکەن پابندی ئەو یاسا و ڕێنمانە چ ئەوانەی تەندروستی بن چ ئەوانەی خودی جەنابی قایمقام جەنابی پارێزگار بەیان دەرەکە پێم وابێ تا ئێستا قۆناغێکی باش چوینێتە پێشەوە ومێ دەکەم بەردەوام بین پێویستیمان بە پشتیوانی و هەماهەنگی خەڵکە کاک یوسف من لە پێشتر لە چەند چاوپێکوتنێکا باسی ئەوەم کردووە ئەم ئیشە بەتەنها بە ئێمە ناکرێ ئەم ئیشە بەتەنها بە حکوومەتیش ناکرێ کاتێک لە سین ئەم ڤایرۆسە سەری هەڵدا شەو حکوومەتی سین یەکەم قۆناغی قەدەغی هاتوچۆی لە شاری ووهانەوە دەست پێ کرد شەو ڕاگەندراوێکی پڵاو کردو لە دەربارەی قەدەغی هاتوچۆ بەیانیەک هاوڵاتی شاری ووهان و دواترش بۆ کۆی ئەو شار و ناوچانی تر کە پێویست بوون هاتنە دەرەوە بەڵام دڵنیام حکوومەت کار ئاسانی و هەماهەنگی زۆر تەواوی کرد لە دابینکردنی پێویستەکانیان بەو شێوەیە ئەتوانم بڵێم بە جۆرێ لە جۆرەکان ئەوان کۆنتترۆلی بارودۆخ و مەترسی ڤایرۆسەکانیان کردووە ئەوەی کە ماوەتەوەکو باس و خواسە ئیدارەکەی پێوەست بێ بە ئێمە ومێ دەکەین لە کۆتاییدا کەرتی تەندروستی یا لایەنی تەندروستی لە هەرێمی کوردستان مژدەی خۆشیش بدا بە کۆمەڵانی خەڵک کە توانیمانە سەرکەوتوو بین لە خۆکەرەنتینەکردنی هاوڵاتیان و خێزانەکان لە ماڵەکانی خۆیان زۆربەی کات ئیشی ئێوە ڕاستەخۆ پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە و هاوڵاتیان ئاگادارتانەکەنەوە لە هەر سەرپێچی و ناڕێکیە کە هەبێت لە دوکان و مارکێت و بازارەکانە لەم قۆناغی کەرەنتینەیە هاوڵاتیان هەماهەنگیان کردن هاوکارتان بوون لەوەی کە شوێنێکتان پێ بڵێن کە پابند نەبوو بە ڕێنماییەکەوە بە دڵنیاییەوە بە خۆشحاڵیەوە من زۆر سپاسی هەموو هاوڵاتی بە ڕێزانەکەم چ لە پێناو پاراستنی ژیانی خۆیان و چ هاوڵاتی و دەرودراسیەکانی خۆشیان بێ ئەمە ئەرکێکی پیرۆز و گەورە و ئەخلاقیە بەرامبەر بە یەکتر و بەرامبەر بە کۆمەڵانی خەڵک من یەک دومونە دووە بجەڕمەوە لە سەرەتای قۆناغی قەدەغی هاتوچۆ ئێمە لە لیژناوبشکانی قایمقامە ژمارەیەکی تایبەتمانەیە بۆ سکاڵا و شکوای هاوڵاتی بەڕاستی کاگ یوسف من تەنها 2 سەعات لە شەوێکدا ئەو تەلەفۆنە بە من بوو لەبەرەوەی بە هیچ مۆبایلەکانی خۆمان فریانە ئاکەوتین بڕوان پێ بکە لە 2 سەعاتە 300 پەیوەندی تەلەفۆنی کراوە یعنی بەشێکی زۆری هاوڵاتیان گلەی ئەوەشیان ئەکرد کە مەسەلەن بۆچیش وەڵام نادرێتەوە باشە بەڕاستی یانی تۆ فریان ناکەوی من فریان ناکەوتم بەڕاستی چکە بە مۆبایلەکەی خۆشم بۆ مۆبایلەکەی قایمقامەتیش پەیوەندی تەلەفۆنی هاتو خەڵک سکاڵایە کرد مۆبایلەکەمان نەخسۆتە سەر مەسەلەوەی کە پێی دەوترێ مەشغوڵ بوون مۆبایلەکەمان خسۆ سەرەوەی کە هەموو کەس بتوانێت پەیوەندی بکە ئەگەر پەیوەندی تەلەفۆنیش لەگەڵا بێ کاتێک تۆ لەگەڵ گوێ لە سکاڵی هاوڵاتیە گەری هاوڵاتیەکتر تەلەفۆنەکە پێی وایە تۆ ئیهمالیەکە یا گرنگی پێ نادەی بەڵام بەڕاستی ئێمە نەمان ئەتوانی ئەو هەموو ئەو پەیوەندیانی کە بۆمان هاتووە بیکەینوانە منەوە شەوە 300 حاڵەتم تۆمار کردو لای خۆم تەواوی ئەو لیژنانی لە دەرەوە بۆ بە زەڕورم زانیوە بۆی ئەو شەوە ئیشی لەسەر بکرێ لیژنەی تایبەتمەندم ڕاست پاردووە ئەوەی ماوەتە خسومانتە ڕۆژانی داهاتوو کە مەسەلەن دەکرێت لە ڕۆژی دواترا قسەی لەسەر بکرێت بەتەنها من نا خۆم و هەموو ئەو هاوکارە و ئەو هاوڕێیانی کە لەو تیمانە لەگەڵمانە هەماهەنگ و هاوکارن بەڕاستی لەگەڵمانە ماندوو ئەبن ومێت دەکەم خەڵک کۆمەڵانی خەڵک دڵنیاشم لەوە جوهدی ئێمە بەرز بنرخێن نەک لە پێناوی ئەوەی ئێمە شتێکی جیاوازتر دەکەین بەڵکو ئێمە هەدەفی ئێمە پاراستنی ژیان و سەلامەتی ئەوانە بەڕێ سالار لەو تەلەفۆنانەی کە ئاماژەر پێدایە خو لەو بابەتانەی کە ڕۆژانە ڕوبەڕوو بەتان نابووەوە چەندی پەیوەست بوو بۆی کە هاوڵاتیان شوێنێکتان لێ ئاگادار بکەنەوە کە خواردنی خراپی هەیە یاخود نرخەکەی بەرزە لە ڕاستیدا دەگمەن ڕوویداوە وسڵ خواردنی خراپ ساخ کرابێتەوە چکە دۆخەکە هی ئەوە نەبووە لە سەرەتای قەدەغی هاتوچۆدا هەموو شوێنێک نەکرابەوە تا بزانین چه خواردنی خراپی هەیە بەڵام مەسەلەن لەسەر گۆشتی بێمۆر فرۆشتنی گۆشتی بێمۆر بە نایاسایی یاخود فرۆشتنی گۆشت بە نرخێکی بەرز سکاڵای لەو جۆرەمان زۆر بەهاتوو ئیجراعاتی پێویستیشمان لەبارەیەوە کردووە لەسەر مەوزوعی گرانی تەواوی ئەو کاڵاوشمەکانی کە پێویست بوون و ئەگەر پێمان وابوو بێ احتیکار هەبووە لەلایەن خاوەن مارکێتەکەەوە ئەگەر وەصلی کڕین نەبوو بێ بێگومان لە هەمان کاتە ئیجراعاتی پێویستیمان کردووە یەک نقطە هەیە کاگی سوێمە لێرە باسی بکەم مەسەلەی بەرزبوونەوەی نرخە ئێمە لە قۆناغێکی زۆر دژوارداین ئەوە بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەک و پێویستەکانی ژیانی خەڵک تەنها لای ئێمە بەرز نەبووەوە لە کاتێک ئێمە خۆمان وڵاتێکی بەرهەمهێن نین یعنی خۆتان لە ڕێی
تویتر و لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و هەموو ئەو ڤیددیۆ و سوورە و خەبەرانە ئەبینن کە لە ئەمریکا و ئەوروپاش چی ڕوویداوە دەربارەی پێویستیەکانی خەڵک کۆچی لە مارکێت و بازاڕەکان دانەمەوە هەڵاوسانی نرخ ڕوویداوە ئێمە کاتێک ئەو کاڵۆشمەکانمان لە دەرەوە بۆ دێ و خواز لە سەری زیاکا و لە بازارات بڕی پێویست نامێنێ بێگومان نرخ بەرزەبێتەوە بەڵام بە خۆشحاڵیەوە ئێڵێم شەکوای بەرزبوونەوەی نرخ لای ئێمە لە چەند حاڵەتێک تێپەڕی نەکردووە بۆ نمونە کاتێک کیلۆیە گۆشت مەسەلەن فرۆشتاوە بە 20,000 لە کۆی ئەو هەموو قەسابەی لە پارێزگای سلێمانی هەیە ڕەنگە 2 قەساب کارێکی لەو چەشنەی کردبێ ئیجراعاتیشی لەگەڵا کراوە بێگومان ئیجراعات شەکواکە بە ئێمە گەیشت بێت دڵنیا بە ئیجراعات کراوە بەڵێ لە تەنگەژەدا گۆڕانکاری لە مامەڵەکردنا ڕوو ئەدات بەتایبەت کۆرۆنا سیستمی سیاسی و حکومڕانی و ژیاری هەمی خسوتە ژێر پرسیارەوە بۆ لیژنەکەی ئێوە پشوشی بکەینەوە کاروباری ئێوەی گۆڕی لە مامەڵەکردن لەگەڵ دۆسیەکانە کە ڕوبەڕوودانە دێتەوە یاخود هەر بۆ مۆدێلی کە کارتانە کرد کارتان کردووە ئەتوانم بڵێم بڕۆحێتێکی زۆر گەورەتر و فراوانتر و باشتر ڕوبەڕووی ئەم دۆخە بووینەتەوە بەبێ ماندووبوون بەبێ شەونەخۆنی ئەوە گەر پێویستی کردبێ لە تەواوی کات و ساتەکاندا ئێمە لە ئەرک و واجباتا بووین ئێمە نەسارد بووینەتەوە بەردەوامین ومێ دەکەین بە هەمومان بگەینە قۆناغێکی باشتر بەڵام بە تەنها ئێمەە پێویستە هەموو لایەک و بزاد میدیا تەلەڤیزیۆنە بەڕێزەکەی جەنابیشتان بێگومان لە سەرەتاوە تاسە لەگەڵمانە بوون ومە دەکەم بەم نەمەتە بتوانین بگەینە هەدەف و ئامانجی خۆمان ئیشەڵا هەموو شتێک بە باشی کۆتایی پێدە بەڕێز سالار مستەفان دامی لیژنەی باڵای قایمقامەتی سلێمانی سوپاس کە لەگەڵمان سپاس بۆ ئێوەش ماندوونە ئێوەش خواتان لەگەڵ